کۆبنەوەکە کۆبنەوەی ئاسایی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیە لە کۆبنەوەکانی ڕابردوودا ئێمە نەخشە ڕێگایەکمان ئیقرار کردم نەخشە ڕێگایە لەگەڵ لایەنەکانی تردا وەفدی دانوسانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان مناقەشە و گفتوگۆی کردووە و هەم بۆ زانین لە وردەکاریەکانی ئەو کۆبوونەوانەوە ڕاو بۆ چوونی لایەنەکانی تر و هەندێک پرسی گرنگ ئێمە لەناو ئەم نەخشە ڕێگایە یەکلامان کردوێتەوە وەک پرسی ڕیفراندۆم وەک بژێوی خەڵک وەک قەزیە سیاسیەکانی کوردستان بۆ نمونە لە ڕیفراندۆم یەکێتی هەڵوێستی چییە لەگەڵین بەڵام پێویستمان بە کاراکردنەوەی پەرلەمان هەیە و پەرلەمان وەک دام و دەستگایەکی شەرعی پێویست کە ئێمە لە هەر کاتێکدا ئەگەر بەبەر و پرۆسەی ڕیفراندۆم بڕۆین پێویستمان بەوەیە هەنگاوە یاسایەکانی پەرلەمان بگرینە بەر و ئەمە پێویستمان بە کاراکردنەوەی پەرلەمان ئەمەش بە حیوار و بە گفتوگۆ لەگەڵ لایەنەکاندا یەکێتی دەوری ئەوە ئەبینێ هەموو لایەکان لە یەکەوە نزیک کاتەوە و دواتریش بگەینە ئەوەی کە هەم دام و دەستگا شەرعەکانمان کارا بکرێتەوە و هەم ئەم پرسی ڕیفراندۆمیشکە مافێکی ڕەوای و سەرەتایی خەڵکی کوردستان ئێمە بەدەستی بێنین مەسائلی قەزایی اقتصادی بژێوی خەڵک لە نەخشە ڕێگاکە چۆن باسمان کردبوو ئێستا جارێکی تر بە دوواداچوونی بۆکەین چی کراوەوە چی مەسائلی چاکسازی گۆڕانکاری هەندێک بە تایبەتیش یەکێک لە تەوەرەکان باسکردنی ناوخۆی یەکێتی و ئۆرگانەکانی یەکێتی ئەنجومەنی سەرکردایەتی باڵاترین ئۆرگان و دەسەڵاتە لە نێوان دوو کۆنگرەدا بۆیە بۆ بڕیاردان لەسەر شێوازی مامەڵەکردن چۆنێتی کاراکردنەوە ئەو ئالیەتانە یا ئەو سینایۆیانە چین تەرحکراون بۆ کاراکردنەوە یا چۆن هەنگاوی داهاتوو بنین ئەمانە هەمووی مناقەشە ئەکرێت لە کۆبوونەوەکە و دوای کۆبوونەوەکە بەرچاومان ڕوونترە.